بەڕێزان کاتتان باش ئەو بابەتەی کە دەمانەوێت بۆ ئێوەی بەڕێزی شرەوە بکەین ئێتیشی ڕاگەیاندن و ڕووماڵی هەڵبژاردنە کە ساڵی ڕابردووش دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لە شێوەی نامیلکێکدا وەکو ڕێبەرێکی کردەوەی بۆ ڕاگەیاندکاران چاپیان کرد. لە بابەتی ئێتیکی ڕاگەیاندن و ڕووماڵی هەڵبژاردن هەوڵ دەدەین بە شێوەیەکی چڕۆپڕ شرۆڤەی ئەو بنەمایانە بکەین کە پێویستە ڕاگەیاندنکار و ڕاگەیاندنی پیشەیی لە میانی ڕووماڵی هەڵبژاردندا ڕەچاویان بکات. پێش هەموو شتێک ڕەچاوکردنی بنەماکانی ئێتیکی پیشەی ڕاگەیاندن لە هەموو کات و وەختێکدا زۆر گرنگە، زۆر پێویستە، بەڵام لە کات و ساتی ململانەی سیاسی و چڕبوونەوەی ململانەکان و لە کاتی ڕوودا و پێشهاتە سیاسەکاندا ئەم بابەتە و ڕەچاوکردنی ئەم بنەمایانە پێویستتر دەبێت. لە پرۆسەی هەڵبژاردنیشدا بە هەمان شێوە یەکێک لە گرنگترین باس و خواسەکان ڕاگەیاندنە، چونکە هۆکارێکی گرنگە بۆ ڕووماڵکردنی ئەم پرسا و ئەم ڕوودا و پێشهاتە گرنگە. بەڵام نابێ ئەومان بیر بچێ وەک چۆن دەوترێت ئازادی واتە میلەت بتوانێت قسە بکات، دیموکراسیش ئەوەیە کە حکومەت گوێ لە میلەت بگرێت و ڕاگەیاندکاریش ڕایاڵی بێگەیاندنی هەردووچانە، کەواتە ڕاگەیاندن ڕۆڵی بەرچاو گرنگ دەبینێت و دەبێتە هۆکارێکی گرنگ بۆ سەرکەوتنی پرۆسەکە و بە جۆرێک دەبێت کار بکات کە لە خزمەتی بەرژەوەندی گشتی دابێت. ئەگەر هەڵبژاردنەکان بە دیوێکدا لە ڕوویەکەوە ئەزموونێکی تری هێزە سیاسیەکان بێت و قۆناغێکی نوێی ژیانی دیموکراسی وڵاتەکە بێت، لە ڕووی شترەوە تاقیکردنەوەیەکیشە بۆ ڕاگەیاندن و ڕاگەیاندکاران. تاقیکردنەوە لەسەر چی؟ لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پێشهاتە تازەیە و ڕووماڵکردنی پیشەیانەی پرۆسەکە و پاراستنی بنەماکانی ڕاگەیاندنێکی ئازاد و بەرپرسیار. بۆیە دووبارەی دەکەینەوە، جەخت دەکەینەوە کە لە بەرچاوگرتنی ئەو بنەمایانە زۆر گرنگن. با بزانین بنەماکان چین بە شێوەیەکی گشتی. ڕۆژناموسی پرۆفیشناڵ یان ڕۆژناموسی پیشەکار پێش ئەوەی هەر هەنگایەک بنێ لە ڕووماڵکردنی پرۆسەی هەڵبژاردن پێویستە سەرەتا پەرە بە توانای پیشەیی خۆی بدات بە جۆرێک کە بتوانێت لایانی پیشەیی و پرۆفیشناڵێتی فەرامۆش نەکات. با بزانین گرنگترین ئەو بنەمایانە، ئەو پرەنسیپانە چین کە بنەمای ئێتیکی پیشان بەتایبەت لە سەروەختی پرۆسەی هەڵبژاردندا. دیارە باسی پرۆسە هەڵبژاردن دەکەین، لە تەوەری دواتردا باز دەکەین، تەنها مەبەستمان کاتی هەڵبژاردنەکە نیە، بەڵکو پێش ئەوە و دوای ئەوەش هەموو ئەوانە کە بەسەر چەند ئاستێکدا بەشمان کردن. گرنگترین ئەو پرەنسیپانە یان ئەو پێوەر و بنەمایانە بریتین لە بەرپرسیارەتی، ڕازگۆیی، وردی، بێلایەنی پیشەیی و جیاکاری نەکردن، هاوسەنگی، هەروەها پاراستنی ژیانی تایبەت. لێرەدا پێویستە ئاگامان لە خاڵێکی زۆر گرنگ بێت کە پابەندبوون بەو پرەنسیپ و پێوەرانەی ئێتیکی پیشەی ڕاگەیاندن هەرگیز ڕێ لە ڕاگەیاندنکار ناگرێت تاکو یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانی کەمیونیکیشن، ئەرکە هەرە گرنگەکانی گەیاندن ڕەچاو نەکات یان بەجێ نەگەیەنێت کە ئەویش ئەرچی چاودێرکاریە. بەڵام پرسیارەکە لێرەیە، ڕاگەیاندن لە هەڵبژاردندا لە ڕووی پیشەیەوە چاودێری چی بکات، هەروەها چۆن چاودێری بکات. هەوڵ دەدەین لە میانی ئەم وانەیەدا ئەمە بەوردی شی بکەینەوە. سەرەتا باسی بکەین ئاستەکانی چاودێرکاری ڕاگەیاندن لە هەڵبژاردندا چییە؟ ئەگەر چی زۆرینەی جەختکردنەوە ئەکادیمی و پیشەیی و تەنها سیاسەکانیش زیاتر باس لە ڕۆڵی ڕاگەیاندن دەکەن لە وادەی بانگەشەی هەڵبژاردندا، وادەی هەڵمەت و کەمپینی هەڵبژاردندا. بەڵام ئێمە لێرەدا بە فراوانی وە گشتگیرتر باسی ئەو بابەتەمان کردووە کە داواشان کردو بەسەر 6 ئاسدا. یەکەمیان چاودێری پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردن هەر لە سەرەتاوە، دووەمیان چاودێریکردنی دەستەبەرکردنی مافەکانی دەنگدەریان هەڵبژێر، سێیەم چاودێریکردنی دەستەبەرکردنی مافی حیزب و کاندیدەکان بەربژێرەکان، چوارەم چاودێری وادەی هەڵمەتی هەڵبژاردن، پێنجەم چاودێری خودی پرۆسەی هەڵبژاردنەکە، شەشەم و کۆتا ئاست چاودێریکردنی پرۆسەی ژماردن و تەتەڵەکردنەکان
عەد و فەرزی ئەسوات ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی پاشان ئەنجامی کۆتایی هەڵبژار نەکە. هەوڵ دەین لەسەر یەکێکیان هەر یەکێک لەم ئاستانە هەڵوەستە بکەین و ئەمەش بە پشبەستن بە کۆمەڵێک سەرچاوەی زانستی کە بەکارمان هێناوە بۆ ئامادەکردنی ئەم بابەتە. با سەرەتا بزانین گرنگترین بنەماکانی ئێتیکی پیشەی ڕاگەیاندن لە پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردن چیان؟ تەمان ئەمە قۆناغێکی سەرەتاییە و زۆر گرنگە، سەرەتایە و دەستپێکێکی گرنگە بۆیە ڕاگەیاندنکاری پیشەیی پرۆفیشناڵ پێویستە زۆر بەوریاییەوە مامەڵە بکەن. لێرە گرنگترین ئەو بنەمایانە ڕوون دەکەینەوە. یەکەمیان ڕوونکردنەوەی بایەخی هەڵبژاردن لە پرۆسەی سیاسی و دەستگۆڕکەی ئاشتیانەی دەسەڵاتەدا و لیسرملی سوڵتا کە بۆ هاونیشتیمانیان ئەمە ڕوون بکرێتەوە لەلایەن ڕاگەیاندنی پیشەیەوە، ئەمەش لە پێناو زیادکردنی ڕۆشنبیری دیموکراسی و مافەکانی مرۆڤ. دووەم پێشەچنی بەرچاوڕوونی پێویست بە هاونیشتیمانیان یان بە دەنگدەران سەبارەت بە ئامانج، هۆکار و لێکەوتە چاوەڕوانکراوەکانی پرۆسەکە. سێیەم ئەرێک یان بنەمای مامەڵەکردنی ڕاگەیاندنی پیشەیی لە وادەی ئامادەکاری بۆ هەڵبژاردن بریتە لە چاودێریکردنی ورد و بێلایانی ئەو ئامار و بۆ تۆماری ناوی دەنگدەران پشتی وێستراوە. ئەمەش لە پێناو چی؟ لە پێناو دڵنیابوون لە ڕاستی و دروستی تۆمارەکە و هەوڵدان بۆ نەهێشتنی کەموکوڕیەکان و بژارکردنی تۆمارەکە. خاڵی چوارەم و کۆتاخاڵ لەو بنەمایانە بریتە لە چاودێریکردنی وردی کار، بەرنامە، ڕێوشوێن و پەیوەندی نهێنی و ئاشکرای ئەو دامەزراوە یان ئەو دەستە و کۆمسیۆنەی لایەنی بەرپرسی ئەنجامدانی پرۆسەکەیە لە وڵاتەدا. ئەمەش بۆ ڕەوانەوەی چی؟ بۆ ڕەوانەوەی هەموو ئەو گومانانەی کە لەسەر ڕێکوپێکی کارەکانی دەستگاکە و دوجاری شەفافیەت و بێگەردی پرۆسەکە دروست دەبن. ئاستی شترمان هەیە کە وەکو لە سەرتا باسمان کرد سەبارەت بە مافەکانی دەنگدەرە کە ئەمەش قۆناغێکی گرنگە. ڕاگەیاندن دەتوانێت ڕۆڵێکی بەرچاو بژێڕێ. گرنگترین ئەو هەنگاوانە بریتین لەمانەی خوارەوە. یەکەمیان هاندانی دەنگدەران یان هاونیشتیمانیان ئەوانەی مافی دەنگدانیان هەیە بۆ بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن و بەکارهێنانی مافەکەیان لەو بارەیەوە. بەڵام چۆن بەتایبەت لە دۆخێکدا کە هەموو هێزە سیاسیەکان لەسەر بەشداری هاونیشتیمانیان لە هەڵبژاردندا کۆک بن بە پێچەوانەوە ئەگەر کۆدەنجی نەبوو دەکرێت ڕاگەیاندن ببێت بە کۆکەرەوەی گوێزەرەوە و کۆکەرەوەی هەموو بۆ چوونە جیاوازەکان، گەیەنەری هەموو ئایدیا و ئاراستە جیاوازەکان. خاڵێکتر هۆشیارکردنەوەی دەنگدەر سەبارەت بە مافەکانی خۆی لە پرۆسەی هەڵبژاردندا. مافی دەنگدان دۆزینەوەی ناو، ڕاستکردنەوەی هەڵەی ناو تۆماری ناوی دەنگدەران تا دوایی ئەمەش بە شێوەیەکی ئاشکرا و پیشەیی و ڕوون. خاڵێکتر بریتە لە دروستکردنی بڕوای سووربوون لەسەر مافی سروشتی خۆی لە دەنگدان تا مافی سروشتی هاونیشتیمانی هەوڵاتی لەسەر دەنگدان و قۆستنەوەی ئەو دەرفەتەی کە تەنها چەند ساڵجارێک دووبارە دەبێتەوە. ئەمەش لە پێناو قوڵکردنەوەی جانی هاونیشتیمانی بوون. ئێستا دەینە سەر ئاستێکی تری مامەڵەکردنی ڕاگەیاندن لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن، ئەویش سەبارەت بە مافی کاندید و حیزبەکانە یان لیست و قەوارە و کیانە جیاوازەکان کە ئەویش مافی هەر حیزب و کیان و قەوارەیەکە هەر کاندیدێکە کە ڕاگەیاندن بە شێوەیەکی پیشەیی مامەڵەی لەگەڵ بکات. دیارە مەبەستوان لە ڕاگەیاندنی پرۆفیشناڵە هەموو کاتێک تاکید لەم چەمکە دەکەینەوە. ئەوان بریتین لەم چوار خاڵە گرنگە. یەکەمیان ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ گشت لیست و قەوارە و کاندیدە جیاوازەکان تاکو لە ڕێگەی ڕاگەیاندنەوە پەیامەکانی خۆیان بگەێنە دەنگدەری وڵاتەکەەوە تا پێدانی هەل دەرفەت کات و ڕوبەری یەکسان، ڕوبەری چوونیەکی بەشداریکردن و خۆنمایشکردن، نەوەک جیاوازیکردن لە نێوان حزبێکەوە حزبێکی تر و کاندیدێکەوە کاندیدێکی تر. دوو ڕاگەیاندنەکانی حکومی یان ڕاگەیاندنی ڕەسمی بە شێوەیەکی یەکسانانە دادگەرانە بێ لایەنگیریکردن ئاسانکاری بۆ حیزب و پەڵێراوەکان بکەن لە دەستگەیشتنیان بەو هۆکارانی ڕاگەیاندن بەو ئەمرازانە و پەخشکردنی پەیامەکانیان. سێیەم گرنتیکردنی مافی وەڵامدانەوە و ڕاستکردنەوە بۆ حیزب و کاندیدەکان زۆرجار لە
لە وادەیەدا کۆمەڵێک شت بڵاو دەبێتەوە کۆمەڵ و بابەت و تۆمەت و واتەوات و پۆپاگەندە ئەوانە بۆیە دەرفەتی یەکسانی مافی وەڵامدانە و ڕاستکردنەوە لەسەر ئەو گزارش و ڕاگەاندراوانەی بە زۆرێک لە جۆرەکان زیانمەند بووە بۆ ئەو لیست و کاندید و حیزبانە یاخود لە بەرامبەر ئەو ڕخنانەی ڕوبەڕیان کراوەتەوە یان تۆمەتبار کراون دوا هەنگاویان دوا خاڵ بریتێ لە پابەندبوون بەو پرەنسیب و بنەمایانەی کە پاڵێورا و خۆی پێشکەش بکە و گزارش لە بۆ چوون و کارنامەکەی بکات نەک بەو پێیکە لایەن خەڵکی ترەوە وەسف دەکرێت ئەمەش ئاستێکی ترە دێنە سەر ئاستێکی تر کە ئەمە ئاستە گرنگەکەیە ئاستی وادەی هەڵمەتی هەڵبژاردن یان بانگەشەی هەڵبژاردن کە زۆرینەی توێژینەوەکان جەختی لەسەر دەکەنەوە ئەنجامدانی هەڵمەتی هەڵبژاردن یەکە لە ڕێگا دروستەکان لە ڕێگای یاسایی و ئاساییەکان بۆ کاندید بۆ حیزب بۆ لیست و قوارەکان گەیاندنی پەیامەکانیان و گرنگە ڕاگەیاندن لەوێدا چۆن مامەڵە بکە لێرەدا لە کۆمەڵێک خاڵدا ئەومان ڕوون کردوێتەوە یەکەمیان ئاشناکردنی دەنگدەر لە وادەی بانگەشەی هەڵبژاردندا بە بەرنامەی لیست و قوارە سیاسیەکان و کارنامەی کاندیدەکان بە شێوەیەکی هاوسەنگ یەکسان ئەمەش لە پێناو ڕەخسەندنی هەلی یەکسان بۆ هەمووان ئەمە لە لایشتریشەوە بەخشینی زۆرترین دەرفەتی بژاردە اختیارکردن بە دەنگدەر دوم خۆ بە دوورگرتن لە دەستوەردان لە ژیانی تایبەتی کاندید و سیاسەتکار و سەرکردەی حیزبەکان بە تایبەت کاتی ئەو زانیارە تاکە کەسیانە ئەو زانیارە شخصیانە سوودیان بۆ بەرژەوەندی گشتی نەبوو لە زۆر وڵاتاندا ئەم دیاردەیە دەبینرێت کە پەنا دەبرێت بۆ ژیانی تایبەتی ئەگەر بڵاوکردنەوەی ئەو زانیاریە سوودی نە و بەرژەوەندی گشتی ئەمە لادانە لە ئێتیکی پیشە خۆ بە دوورگرتن لە بەکارهێنانی هەندێک وشە و دەستەواژە و زاراوە کە هەستی کەس و لایەن و گروپە جیاوازە سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئاینی و ئەمانە بریندار دەکات لە وادەی هەڵبژاردندا پێویستە ڕاگەیاندن ئاگای لەم بابەتە بێ چوارەم دوورکەوتنەوە لە بەکارهێنانی هەندێک وشە و دەستەواژە و زاراوە کەوا دەبنە هۆی هاندان بۆ ئەنجامدانی توندوتیژی زەبر و زەنگ لە ناو کۆمەڵدا یان دەبنە مای برەوپێدان و تەرویستان بۆ ڕخۆکینەی نەتەوەیی ڕەگەزپەرستی ئاینی یان جیاکاری بە هەموو شێوەکانیەوە ئەمە ڕێگە پێدراونیە لە ڕووی ئێتیشی کاری ڕاگەاندنەوە خاڵشتر جیاکردنەوەی هەواڵ و زانیاری لە تێڕوانین و گۆشەنیگا و چەنەزەر و حکمی تایبەت بە ڕاگەاندکاران خۆیان بەداخەوە ئەمە زۆر کار نەک لە وادەی هەڵبژاردن لە کاتەکانی تریشدا ئەم لادانە ئێتیچێ دەبینرێ خاڵشتر بریتە لە ئاماژەکردنی ڕوون بە بابەتی ڕێکلامی ینی بابەتێک کە ڕێکلام بوو ڕاگەاندن زۆر ئاسایی ڕێکلام دەکات بۆ هەر لیستێک هەر قوارەیەک هەر پەیامێک بەڵام دەبێت ئاماژەی پێبدا لە سوچێکی شاشەکە زەنەگە تەلەڤیزۆن بوو یان لە ڕۆژنامەکە یان لە رادیۆکە بڵێ ئەمە ڕێکلامە نەوەک بە جۆرێک کە وەکو بابەتی شتر بڵاوی کاتەوە بەڵام لە ئەساسدا ڕێکلام بێ ئەو کاتە دەبێت بە ڕێکلامێکی ناڕاستەوخۆواتە بەڕوونی ئاماژەی پێبدا بەبێ هیچ ئاڵۆزی و تەمومشێک بۆ ئەوەی کا دەنگدەر لای ڕوون بێت خاڵێکی تر جیاوازینەکردن لە دانان و پێشەشکردنی ڕێکلامی پاڵێورا و حیزبەکان لە کاتێکدا هەمان بڕ پارەیان بە ڕاگەاندنەکەدا وەن ئێمە ڕاگەاندنێکی پرۆفشناڵی سربەخۆمان هەیە پیشەیی دوو کاندیدی جیاواز بۆ نمونە لە حیزبێکدا یەک بڕ پارە دەدەن بۆ یەک کات بەڵام ئەو لایەنگیری بکە بۆ یەکێکیان و یەکێکتر کەمتر یان لە بینی حیزبێک و حیزبێکی تردا هەشتم خۆ بە دوورگرتن لە ڕێکلامی ناڕاستەوخۆ بۆ هیچ حیز و پاڵەورایەک لە ڕێگەی هەواڵ راپۆر دیالۆگ بەرنامە تا دوایی بە شێوەیەکی ناتەندروست کەڵک لە ئامرازەکان ڕاگەیاندنی جەماوەری وەرنەگیرێت هەندێک جار ڕێکلامی ناڕاستەوخۆ دەکرێت لە ڕێگەی ئەو ژانرانەی کە لە ئامرازەکانی ڕاگەیاندندا هەن کە ئەمە لە ڕووی ئێتیکی پیشەوە ڕێگە پێدراو نییە و پێویستە میدیاکار ڕاگەاندکاری پیشەیی ئاگای لێبێت نوێم قبول نەکردنی هەر دیاری امتیازێک لەلایەن حیزب و بربژێرەکانەوە ئەمە بە هیچ شێوەیەک لەو ڕۆوە قبولکراو نییە خاڵیشتر جیاوازینەکردن لە نێوان لیست و قوارە و پاڵەوراوەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندندا لە کاتی پێشکەشکردنی هەواڵ و زانیاری و راپۆرت و بەرنامە و ڕووماڵی جیاوازدا دوورکەوتنەوەی ڕووماڵەکانی ڕاگەیاندن لە بەخشینی پێگەی تایبەت بە گەورە سیاسی پاڵەوراوەکان ئیتر لە حیزبی حکومڕان بێت یان ئۆپۆزیسیۆن کۆتایی هێنان بە هەموو پڕۆپاگەندەیەکی هەڵبژاردن
کاتی بانگەشەی هەڵبژاردن وەک چۆن دیاری کراوە بە پێی ڕێنمایی ئەو وڵاتە یان ئەو کۆمسیۆن و دەستەیە 48 ساعتە 72 ساعتە 24 ساعتە چەندە دەبێت پێش ئەوە هەموو پروپاگەندەیەک هەموو بانگەشەیەک بۆ وەستێنرێ بۆیە دوای ئەو کاتە هەر پروپاگەندێک هەر بانگەشەیەک بکرێ هەر ڕیکلامێک ئەمە دەچێتە خانەی پێشێلکاری ئێتیکی پیشەی ڕاگەاندنەوە ئەمەش لە پێناو ئەوەیە کە ڕێگە بە دەنگدەر بدرێت بۆ دوور لە هەر فشارێکی دەرونی بتوانێت بڕیاری خۆی بدا لەو سەعاتانەدا. خاڵی 12 دوورکەوتنەوە لە ورژاندنی هەست و سۆزی هاونیشتیمانیان بە تایبەت لەمەڕ ئەو پرسوباوەتانەی کە ناکۆچی و ڕای جیاوازیان لەسرە واتە دوورکەوتنەوە لە جوڵاندنی عاتیفەی خەڵک دوورکەوتنەوە لە شرۆڤە و لێکدانەوەی لایەنگیریانە بۆ کارنامەی لیست و قەوارە و کاندیدەکان خۆ بە دوورگرتن لە بڵاوکردنەوەی ئەنجامی هەندێک ڕاپرسی گوماناوی زۆرجار لە کاتی بانگەشە هەڵبژاردندا ئەمە دەکرێت هەندێک ڕاپرسی کە تۆ نەزانی سنتەرەکە کوێیە دەستگاکە تا چەند پرۆفیشناڵە هەواڵی ئەو ڕاپرسی بڵاو دەکەیەوە کە بە جۆر لە جۆرەکان ئەمە کاریگەری دەبێت لەسەر دەنگدار و ئەمەش دەبێت تا هۆی لادانی ئێتیکی بۆ پیشەکە. سەرباری هەموو ئەوانە ڕەچاوکردنی بنەماکانی ئێتیکی پیشە ینی وا لە ئێمە ناخوازێت کاتێک کە ڕاگەیاندکار شتێک دەبینێت کە بریتێ لە خیانەتی نیشتیمانی یان ناپاچی نیشتیمانی حیزبێک لایەنێک کاندیدێک بربژێرێک ئەمە پشتگوێ بخات مادەم ئەمە لە پێناو بەرژەوەندی گشتیە لە پێناو بەرژەوەندی نیشتیمانیە دەکرێت ئەمانە بڵاو کاتەوە بەڵام لە چوارچێوەی ڕەچاوکردنی بنەماکانی ئێتیکی پیشە و ئاشکراکردنی فایلە شاراوەکان خستنەڕێی وردەکاری پەیوەندی نهێنیە ئیستخباراتیەکان ئەو شتانەی کە لە ڕابردوو ڕووداون بەڵام لە ڕێگەی پیشاندانی بەڵگەی سەلمێنراو ئەمە خۆی لە خۆیدا ئەرکێکی پیشەیشە کە ئەمە بکات. بابزانین گرنگترین بنەماکانی ئێتیکی ڕاگەیاندن لە پرۆسەی هەڵبژاردندا چییە؟ ئێمە ئاستەکانی ترمان وەرگرت تا گەیشتنە بانگەشە دوای ئەوە دەینە سەر پرۆسەی هەڵبژاردن کە ئەویش قۆناغێکی گرنگە ڕاگەیاندن لەو کاتەدا چۆن مامەڵە بکە لە چەند خاڵێکدا چڕمان کردوێتەوە یەکەمیان ڕووماڵی گشتگیر و هاوسەنگی پرۆسەکە بە لەبەرچاوگرتنی وردی و دادوەری و بێلایەنی و بابەتی بوون و هەروەها دوور لە جیاکاری دومیان چاودێریکردنی ورد و بابەتی و دادپەروەرانی پرۆسەی دەنگدانی نهێنی هاونیشتیمانیان بزانین تا چەند نهێنیە و دەستەوەرکردنی یەکسانی ئەو مافە بۆ دەنگدەر. سێم گواستنەوەی واقعەکە وەکو خۆی بۆ وەرگرت لە کاتی هەڵبژاردندا لەو 10 ساعتە 12 ساعتە چەندە دانراوە بۆ کاتی هەڵبژاردن واقعەکە وەکو خۆی بگوازرێتەوە بە هەموو جوانی و ناشرینیەکانیەوە بە هەموو باشی و خراپیەکانیەوە بە هەموو لایەنە ئەرێنی و نەرێنیەکانیەوە. چوارەم ئازایەتی لە پیشاندانی فێڵ و ساختە و پێشێلکاری و کەم و کوڕیەکان و سڵنەکردنەوە لە هەر لایەنێکی کەمتەرخام یان بەرپرس کە پەنا بۆ ساختەکاری دەبات لە هەڵبژاردن کە ئەمە ئەرکی پیشەی ڕاگەیاندکارێک ئەمانە بخاتە ڕۆ. بزانین گرنگترین بنەماکانی ئێتیکی پیشەی ڕاگەیاندن لە وادەی یان لە پاش ئەنجامدانی پرۆسەکە بریتە لە چی کە ئەمەش قۆناغێکی گرنگە ئاستێکی باشە کە دەکرێت ڕاگەیاندکار ڕۆڵی خۆی هەبێت ئەویش لە چەند خاڵێکدا کورتمان کردوێتەوە. یەکەمیان وریایی ڕاگەیاندکاران لە گواستنەوەی داتا و زانیاریەکان بە تایبەت لە خستنەڕووی ژمارەدا پێویستە زۆر ورد بن چونکە تەنها یەک ژمارە لە ئەنجامی هەڵبژاردن ڕەنگە زۆر پرس بگۆڕێت. دومیان نەچوونە ژێر کاریگەری هەست و سۆزی هیچ حیزب و کاندیدێکی بەشداری هەڵبژاردنەکە ئەگە دەنگ و کورسی زۆری بەدەست هێنابوو یان بە پێچاوانە ئەگە کەمی بەدەست هێنابوو بەڵکو مامەڵەکردنی واقعیانە لەگەڵ ئەنجامەکان و گواستنەوەیان بۆ وەرگرت. خاڵشتر دوورکەوتنەوە لە شرۆڤە و لێکدانەوەی لایەنگیریانە بۆ ئەنجامەکانی هەڵبژاردن. بە شێوەیەکی گشتی ئەوانەی خستمان ڕوو بریتی بوون لە ئێتیکی ڕاگەیاندن لە وادەی ڕووماڵی هەڵبژاردن پرۆسەکە بە شێوەیەکی گشتی بە هیوای ئەوەی کە سوودێکی بەوەی بەڕێزگەیاندێت.